بڕیارەکانی دادگای فدراڵی لە کاتی دامەزراندنیەوە لە 2017 تا ئێستا 7 جار دژ بە هەرێمی کوردستان و بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان بووە لە کاتێکدا لە دەسەڵاتەکانی ئەو دادگایەدا نییە بەو شێوازە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکات. جێبەجێ نەکردنی دەستور و پابەندنەبوون بە ڕێککەوتنەکان لەلایەن حکوومەتی عێراق وای کردووە کە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێتە قوربانی و دەستبردن بۆ ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و موچە و قوتی خەڵکی هەرێمی کوردستان لە سیاسەتی برسیکردنی حکوومەتی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان دەبینرێت. زیاتر قسە دەکەم سەبارەت بە بڕیارەکانی دادگای فدراڵی دژی هەرێمی کوردستان و هۆڵانی کە لە عێراقەوە بەردەوام ڕوو بە کوردستان بەردەوامە ئەم ڕووداوانەی ئەم دوایانەی کەرکووکیش بە تایبەتی بەڕێز بەختیار شێخ محەممەد ڕاوێژکاری استراتژی لە ستودیۆ لێرە لەگەڵما. بەڕێز بەختیار زۆر بەخێر بێ. ئەو بڕیارانەی دادگای فدراڵی کە دەدرێت دژ بە هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ برسیکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کەرکووکیش بە هەمان شێوە دژ بە گەڕانەوەی پارتی بۆ بارگاکانی خۆی کە لە 2017ەوە چۆڵ کرابوو. بۆچی بەم شێوازە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت؟ لە سەرەتا تا سڵاو و ڕێزێکی گەرم لە ڕۆحی شەهیدانی کەرکووک و شەهیدانی کورد و کوردستان بە هەموو لایەکەوە. ڕاستەکەی ئەگەر بێت و ئێمە بگەڕینەوە بۆ مێژوویەک لە ماوەی ئەم چەندە ساڵەی ڕابردوودا ئەبینین حکوومەتی فێدرالی عێراق هیچ پابند نەبووە بەو ڕێکەوتن نامانەی لەگەڵ هەرێمی کوردستان کراوە. ڕێزی لێ نەگرتووە، پابند نەبووە، هەوڵی داوە دایمە دوای بخات جێبەجێی نەکات، هەر جارە و شەرت و مەرجێکی تازەشی داناوە. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ هۆیەکی سەرەکی ئەوەیە کە ئەم حکومەتانەی کە لە بەغدا بە ناوی حکوومەتی عێراقیە و سەرۆک وەزیرانەوە ئەمە تەنها لەسەر واجیهەن، بەڵام بە ئاشکرا لە ناو حکوومەتی عێراقدا دەوڵەتێکی تر هەیە، حکوومەتێکی تر هەیە. ئەو دەڵەتە کێ بەڕەوەی دەبا بۆچی بەم شێوازە حکومی عێراق؟ ئەم شێوازە لە زۆر شوێن هەیە لە وڵاتان دیکتاتۆریەت کە پێی دەڵێن بە ئینگلیزی دیپ ستەیت کەواتە دەوڵەتی قوڵ پێڵێن، دەوڵەت لە ناو دەوڵەت. ئەمەش ڕاستیەکەی دروست کرا لە عێراق پاشەوەی کە ئەمریکا هێزەکانی خۆی کشاندەوە، پاشەوەی کە سوننەکان هەستان لە کاتێکدا شۆڕشیان جێڕا ئەوە بوو کە داعشیان دروست کرد و داعشیان هێنا بە شێوەیەک. ئەم دەوڵەتە دەستی کرد کەوا دەسەڵاتێکی گەورەی هێنایە دەستخۆی کەوا دەستی پێکرد بتوانێت بگاتە زۆر دام و دەستگاکان لەلایەنی میدیاییەوە توانویانە، لایەنی سەربازیان لەگەڵە، لایەنی حیزبایەتیان لەگەڵە. بۆیە ئەگەر بێت و تەماشای ئێمە حکوومەتی عادل عەبدولمەهدی بکەین ماوەیەکی زۆری نەخایە، چونکە دەوڵەی ئەم دەوڵەتە قوڵەی لەگەڵ نەبوو. دوایەوە کە موسەل کاظمی هاش هەروەها بەدڵی ئەوان نەبوو، ئەمر واقعێک بوو فەرز کرا، بەڵام توانیان ئەویش لاوازکەن و لای بەرن. ئەم حکوومەتی سوودانیش کە هاتووە ڕاستە هەندێک لایەنی گرنگی لەگەڵە لە حیزبایەتی، بەڵام دەوڵەتی قوڵەکە دووبارە دەسەڵاتی هەیە. ئەوەی کێشەی گەورەیە ئەم دەوڵەتە قوڵە ئەوەندە دەسەڵاتی هەیە نەک تەنها لە عێراق، بەڵکو لە لوبنانیش، بەڵکو لە سووریاش، بەڵکو لە یەمەنیش، کەواتە ئەمە وڵاتێکە هەرێمیە کە ئەم دەوڵەتە بەڕێوە ئەبات و هەموو کاروکردنیشیان ئەوەیە کەوا کار بکەن لە دژی هەرێمی کوردستان بەو شێوەیە. کەواتە پێتان وایە ئەمە هەوڵێکی ئەقلیمی بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکرێت لە چوارچێوەی حکوومەتی نوێ عێراقدا؟ ئەمە وەکو استراتیجیەتێکە. ئەوان زانیان لە ڕێگەی سەربازیەوە ناتوانن کەوا حکوومەتی کوردستان و هەرێمی کوردستان لە ناو بەرن، هەوڵیان دا بەڵام نەیانتوانن. خاڵی دووەمینەوەیە تۆ هەتێک کە تۆ ئەم دەوڵەتت هەیە، ئەم دەوڵەتە قوڵە، ئەتوانی هەندێک لایەن بێنی وەکو ئامڕاز. ئەمڕۆ چیان دۆزیوەتەوە؟ دادگای باڵای فێدرالی بەکارێنن وەکو ئامڕازێک، چونکە ئەم بڕیارانی کە لە دادگای فێدرالیەوە دەرەچێت دژی هەرێمی کوردستان یەک دەستوری نییە، دوو شەرعیەتی نییە، سێیەمین هیچ بەڵگەنامەیەک نییە لە بۆ ئەو بڕیارانەی دەرەچێت. کاتێک ئێمە باسەکەین ئەڵێین لە یەک ڕۆژدا سکاڵا کراوە و بڕیاریش دەرچووە، من ڕاستیەکەی دانیشتم ئەو ڕۆژنامە کۆنگرەوانەی کە کرابوو یعنی میدیایی دادگای فێدرالی کە سەرۆکی دادگا ئەمە وەکو وتارێکی سیاسی بوو، ئەم وتارەی ئەم وەکو وتاری سەرۆکی وڵاتێکە ئیعلانی شەڕەکە جەنگەکە لەگەڵ لایەنێکی کە ئەگەر تەماشایکەی ئەگەر تەماشای ئەندامەکانیش کەین سەر و شکلیان پێوەی دیار بوو کە هیچی ئاگاداری ئەم مەسەلەیە نین. ئەم بەیانە و ئەم بڕیارە پێشتر نووسراوەوە لەلایەن دەوڵەتی قوڵەوە ئامادەکرا بوو، تایمینەکەشی کاتەکەشی بۆچی ئەم کاتە هەڵبژێراوە، چونکە ئەزان هەڵبژاردننی پارێزگاکان لە پێشە ئەیانەوەیەکەوە
تاسیرکەنە سەر ئەو باشە بەڕێز بەختیار کەواتە گەر عێراق خۆی شەرعیەتی نەماوە لەلایەن وڵاتانی دیکەوە یاد ئەو دەوڵەتە قوڵە کە باسی دەکەی بەڕێوە دەبردرێت چارەنووسی هەرێمی کوردستان چی دەبێت ئەمڕۆ هاوڵاتیانی دهۆک خۆپیشاندانیان کرد ئەوان وتیان پەیامێکی سیاسیمان هەیە هەم بۆ پارت و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان هەم بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی کە گوشار بخەنە سەر عێراق پابەندی دەستور و ڕێککەوتنەکان و جێبەجێکردنی بێت ئەمە چۆن دەکرێت بەداخەوە ئەم دەوڵەتی قوڵە توانیوێتی کاریگەریشی هەبێت لەسەر هەندێک لە ناوخۆی کوردستان هەندێک کەوا کار دەکەن لە بۆ ئەم دەوڵەتی قوڵە بە شێوەی ڕاستەوخۆیان نەڕاستەوخۆ و ڕاستیەکەی لەلایەنی میدیاییشەوە ئەم شتە دەرەکەوێت ئێمە ئەگەر بێت و بمانەوێت سەرکەوتوو بین لە استراتیژیەتی خۆمان بەرامبەر ئەم شتانی بەرامبەر هەرمی کوردستانەکرێ پێویستە یەک بین یەکگرتوو بین یەک ڕیز بین چونکە ئەگەر هات و کورد هەمووی بە یەک دڵ قسەی کرد بە یەک استراتیژیەت بە هەر شێوەیەک بێت ئێمە ئەتوانین پیشانیان بدەین کەمایە گرتوون کە گرتوشمین ناتوان هیچمان لەگەڵکەن چونکە بەڕاستی ئێمە کارتی دیبلۆماسی و کارتی زۆرمان لە دەستە ئەتوانین بەکاری بێنین لە دژی بەغدا لە دژی ئەو موامەرەی کە لەسەر هەرێمی کوردستان کراوە ئایا ناوخۆیی بێ ئایا دەرەکی بێ ئایا هەرێمی بێ بەڵام ئەوەش داواکە یەکڕیزی و یەکگرتوو دوایەوە من بەڕەشە لێرەدا ئەبینم هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان یعنی پاشەمەی کە ڕووەدات لەوە زیاتر چی یعنی هەموو ستنورێک بەزێنراوە بۆیە پێویستە ئەمڕۆ دانیشن هەمووی لەسەر مێزێک هەڵنەچن هەتاوەکو نەگەنە بڕیارێکەوە ئێمە یەکگرتوین کەوا ئێمە یەکڕیزین چونکە بەڕاستی هەموو حکوومەتەکانی پێشووی عێراق لەماوەی ئەو 100 ساڵەدا ویستیان کورد لە ناوبەرن نەیانتوانی کەواتە ئەمڕۆژ ناتوانن ئەوانەی ئەو لایەنانش کەوا هەتاوەکو ئێستا لەوانەیەکم هەوڵێکیاندا نبێ کەوا دژی کوردستان ڕاوەسن پێویستە بیرکەنەوە چکە مێژوو ڕەحمیان پێ ناکە چونکە تۆ کوردی دەبێ کورد لە ناو خوێن کات بۆیە پێویستە یەکڕیزی و یەکگرتووی دوای من بەڕاستی لێرەشتا گلەیەکی زۆرم لە سەرە کۆمار هەیە لەم مەسەلەیەدا چونکە ئەو سەرە کۆمارە لەبەرەوەی نوێنەری کوردە باشە دەسەڵاتەکانی سەرە کۆمار بەرابەر بە جۆرە پرسانە چۆن ناتوانێت بەکار بهێنێت لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئەو دەسەڵاتانی کە خۆی هەیەی لە عێراقا لە دەستوردا نووسراوە سەرە کۆمار پارێزەری دەستورە ئەگەر هاتوو ئەم شتە کراوە لەگەڵ هەرێمی کوردستان بە دەستور کراوە ئەو پارێزەرە دەبێت بچێتە سەرخەت دەبێت بچێتە سەرخەت بڵێ وانە ئەبێ بەیانێک دەرکانەوەکو بەیانێکی دەرکردووە بەیاننامەیەک بەڕاستی من وەمزانی بەیاننامەی وەزیری دەرەوەی جەزائیرە بەیاننامەی وەزیری دەرەوەی ئوردنە کەوا پێیان ناخۆشە و ئەڵێ حەز ناکەین جشبار و دۆخەکەەوە بواە ئەبوایە بچوو باە سەردانی ماڵە شەهیدەکانی بکردایە لە کەرکووک دەبواە بەیان نامەیەکی دەربکردایە زۆر بە قایمی بیوتایە ئەم شتە بە هیچ شێوەیە چونکە تۆ کەوا تەعەداکەیتە سەر هاوڵاتی عێراق و کورد و تۆش لەوێ نوێنەری کوردی لە بەغدا بە هیچ شێوەیەکدا نەراوە تەنها نوێنەرایەتی کوردەکە بۆیە ئەبێ مافی کورد و مافی هەموو عێراقیەکانیش بپارێزێت باشە بەڕێز بەختیارم هەوڵانەی کە هەیە لە بەغداوە نەناردنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان هاوکات بڕیارەکانی دادگای فدراڵی ئەو ئاڵۆزیانی کە لە کەرکووک دروست دەکرێت بە درێژای مێژوو بەردەوام بۆ ئێستاش ئەمە جۆرێکی دیکە لە تعریب نییە لە کەرکووک گوشارخستنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەوڵی لاوازکردنی قواری هەرێمی کوردستان نیە لە هەموو لایەنەکانەوەم گەلە کۆمەکیە بۆچی ئێستا هەیە زۆر سپاس بۆ پرسیارەکەت بڵێ ئێمە لە عەقڵیەتی لە ئەجندەی ئەوانەی کە لەگەڵمانەژین لە عێراق دایمە ویستویانە لە مێژوودا ئێمە لاوازکەن ئەوان حەز ناکەن چاویان بەوەدا هەڵ نایە کە دێنە کوردستان و ئەڵای کوردستانە بین و ئەبینن ئەم کوردستانە پێشکەوتووە کە لە میدا جیهانیەکان باسی کوردستانە کرێت و ئەوەندە قونسولیەت و دیبلۆماسیەتی شەیە لەم وڵاتە ئەوان ئەگەر پێیان بکرێ بە هەموو شەوێ دەیانەوێ لاوازیکەن بۆیە ئەمە شتێکی تازە نییە لەلای ئێمە بەڵام ئەوان دایمە هەوڵەدەن لە چ کاتێکە ئێمە ناڕێکین لە ناو خۆ ئەو خاڵە بەکاربێنن دژی ئێمە و ئەوەش بزانە ئەمەی لە کەرکووک ئەکرێت ئێستا چونکە دەزانن کورد دەسەڵات دەکرێتەوە لە دەستی خۆی کورد زۆری نەدێنێ هەڵبژارنەکە ئەیانەوێ شتێکی وها دروستکەن خەڵکێک بترسێنن یان بێت و پەرتو بڵاویان کەن کە ڕۆژی دەنگانگ نێنە پێشەوە بۆ ئەوەی کورد نتوانێت باشە و پەرتەوازی کە لە نێو ماڵی شیعەدا هەیە لە کاتی پێکەنانی حکوومەتەکەی سوودانی بینیمان پێکدادانی گەیشت و پێکدادانی سەربازی لە ناوچەی سەوزی بەغدا و دوجار هاتن لە هەولێر ڕێککەوتن و پێکیان هێنایەوە سەرۆک بارزانی حکوومەتەکەیان پێکات بەڵام بەرامبەر بە کورد کە ئەگەر درزێکی بچووک ببینن بەم شێوازە مامەڵی لەگەڵ دەکەن ئەم ئەزمونانە چی بە هەرێمی کوردستان دەڵێت با پێت بڵێم ئەو دەوڵەتی قوڵەی کە من بۆ باسی کردی هەر ئەو دەوڵەتی قوڵە بوو مقتەدا سەدی دوور کردەوە لە ساحەی سیاسی تێگەی بە هەڵبەتە هەندێک نامەیان لە بۆ نارد نامەی ئەخیریانەوە بوو کارتی سوور بوو کەوا ئەچیتە دەرە و دائەنیشیت و هیچی کە ناکەی بۆیە ئەوان کە
کەماڵی شیعیان ڕیخستەوە نەک بڵێ بە خۆشی و بە ئاشتێتی بەڵکو بە زەبر و بە دەسەڵاتێکی زۆر سونەشیان دوور کردەوە لە مەسەلەکان. ئێستاش ئەیانەوێت کەوا هەرێمی کوردستان بە هەر شێوەیە لاوازیکەن، ئەیانەوێتیش کەوا پارتی دیموکراتی کوردستان دوورخەنەوە لە مەسەلەکە چونکە ئەزانن کە ئەم پارتیە نوێنەری ڕاستەقینەی کووردە. باشە، ئەمە چه کاریگەریکی لەسەر بارودۆخی کەرکووک دەبێت بە تایبەتی لە بەرەبەری هەڵبژاردننی انجمەنی پارێزگاکان کە بڕیارە هەژدەی کۆتایی مانگی ئەم ساڵەوەتە هەژدەی 12 بەڕێوە بچێت؟ بۆچی لە گەڕانەوەی پارتی بۆ کەرکووک دەترسن؟ بارگای کۆمەڵێک پارتی سیاسی کوردی دیکەش لەوێ هەیە کە داخراون، بەڵام بەرامبەر بە پارتی بە شێوازێکی دیکە مامەڵە دەکرێت. لێرەدا پرسیارەکە لەوەدایە چێ نوێنەری ڕاستەقینەی کووردە لەم ڕۆژەدا؟ ڕاستەکەی ئێمە بە بیرکەینەوە، ئەبێ بیسەلمێنین کەوا چێ هەوڵ ئەدات بۆ ئەوەی کەوا کورد و کوردستان ئاڵاکەی دائیمە بەرز بێتەوە. هەندێلان هەیە بە ناو حیزبی کوردین، بەڵام لە دژی کوردی شەکەن لە ژێرەوە. دوایەوە ئەوان ئەو ترسیان لە کورد هەیە و کەوا مەسەلەکەی ئەوەیە دەزانن کەوا هەوڵیاندا ئەوان لە کەرکووک گۆڕانکاریەکی زۆر بکەن لە ڕێگەی یاسای تعریبەوە، بەڵام هەر سەرکەوتوو نەبوو، هەڵزاڵ نەبوو. ئێستاش دەیانەوێت بەم استراتیژیە هەوڵ دێکە وەکو چۆن بڵێ باڵۆنێکی تاقیکردنەوەی با هەوڵێک بدەین زانین چۆنە بێ، بەڵام بەڕاستی پێویستە ئێمە مەسەلەیە بە گرنگی وەرگرین، پێویستەکەوە ئێمە ئەمڕۆ وازی لێنێنین بەڵکو استراتیژیەکی باشی بۆدانی کەوا کاردانەوەیەکی بەهێزمان هەبێت. و من پێشنیار دەکەم کەوا هەموو لایەنە کوردیەکان کەوا کۆبنەوە لەسەر مێزێک و دانیشن هەوڵ بدەن کەوا بکەونە ڕێکەوتنێکی گرنگ، چونکە ئەم بەخاڵێکی سوورە بەزێنراوە نابێت لەمە زیاتر ئێمە ڕێگەیان پێ بدێت. بەڵێ، زۆر سپاس بەڕێز بەختیار شێخ محەممەد ڕاوێژکاری استراتژی لە سەدێ لەگەڵ کوردستان. زۆر سپاس.